وەکو مامۆستایانی گەرمیان ئەو پرۆژەی خانووی مامۆستایانی گەرمیان دەرچووە تایبەت لە شاری کەلارە بەحساب سوودمەندین لەو پرۆژەیە بەڵام سوودمەندیەکە بە شێوازێکە کە بۆتە مای زەرمەندی بۆ مامۆستایان چکە هەم نرخی خانۆکان زۆرە هەم قستەکەی زۆرە لە قودرەتی مامۆستایانە نییە هەندێک لە مامۆستایان ناچار بوون ئەو ژمارەی کە بۆیان دەرچووە بە ناچاری بیفرۆشنەوە ئەوانەیشی ماون تا ئێستا بە هەر حاڵێک بێت توانیانە جۆرێک لە فشار لەسەر خۆیان دروستکەن لەسەر ئابووری خۆیان دروستکەن بۆی بتوانن بەردەوام قستی ماگانەکە بدەن بەڵام لەم ماوەدا کە قەیرانێک دروستکراوە کە بەڕای ئێمە قەیرانێکی دروستکراوی ئابووریە حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردووە ئەمە چەندین جارە پەنا بۆ ئەم جۆرە قەیرانانە ئەبا قەیرانێک دروستەکە بۆی قەیرانێکی تر لە بیری خەڵکباتەوە ئەم قەیرانەی کە دروست بووە ئێمە لە مانگی نزیکە بینەوە لە مانگی 5 2020 تا ئێستا هیچ موچەیەکی 2020 مان وەرنەگردەوە ئەکات نزیکەی 5 مانگ موچەکانی ساڵی 2009 زیاد لە 45 ڕۆژ تێپەڕ بوو بەسەر پێدانی یەکەم موچەدا فەرمانبەران وەریان نەگرتووە ئەمەش بارقورسیەک و بارگرانێکی گەورەی دروست کردووە لەسەر مامۆستایان کە ناتوانن قستی ئەو خانوانە بدەن لەلایەکی ترشەوە کۆمپانیای جێبەجەکار فشارێکی دروست کردووە و هەڕەشەی ئەوە ئەکا کە ئەگەر مامۆستایان قستی خانوەکان نەدەن ڕوبەڕووی سزای یاسایی ئەکرێنەوە کە پێبژاردننی بڕێک پارەیە و لێسەندنەوەی خانوەکانە ئەمە فشارێکی دروست کردووە کە مامۆستایان ئێستا لە دۆخێکی خراپدەن ناتوان قستی خانوەکان بدەن لەبەرەوە ئێمە وەکو مامۆستایان بڕاری ئەومان داوە کە ئەگەر لە 30 ڕۆژ جارێکە موچە دابش نەکرێت بە هیچ شێوەیەک ئێمەش ناتوانین قستی ئەو خانوانە بدەین زیاد لە 45 ڕۆژە موچەی مامۆستایان دواکەوتووە و دیاریش نییە کەی ئەدرێ بە شێوەیەکی فەرمی لەلایەن ئیدارەی گەرمیانەوە ئاگداریەوە بووین کە بۆ ماوەی مانگێک قیست لە مامۆستایان وەرنەگیرێ بەڵام زیاد لە مانگەکەش ئێمە گرفتمان بۆ دروستە بێ وەکو وتم لە 18 سیەوە ئەو پرۆژە لە کارکردن وەساوە لە 20 مانگ بڵاوکراوەیەکیان بڵاو کردوێتەوە ئەگەر دیقەت بن هەر یەک وێنەیە لە وێنە لە نزیکەی 6 جا بڵاو کراوەتەوە بە پێی زانیاری ورد تەنها لە دووقاتەکان ئێستا ئیشەکرێ واتە ئەو جۆرانەی تایپی ئەی کە ئەکرێتە ڕووی لە سەرەتایی ئەو پرۆژەیە لە خانووی قاتەکان بە زۆری لە ماوەی ڕابردووە مامۆستایان هەمویان گرفت و کێشەی ئەویان هەبوو بلۆکی وا هەیە هەتاکو ئێستا هەر ئیشی لێ نەکراوە و زۆربەی هەرە زۆری تەنها زەویەکەیە یاخود تەخت کراوە یا ئەساسەکە هەڵکێداوە لە ماوەی ڕابردە دەنگۆی ئەوە هەبوو لەسەر داوای مامۆستایان دەست بکرێ بە ئیش ئەوە بوو بەهۆی پەتای کۆرۆناوە ئەوە جارێکی تر وەستا و دەنگۆی ئەوەیە جارێکی تر لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئیشەکان بوەسێندێ کە ئێمە هیوادارین ئیشەکان بەردەوامی هەبێ لە نزیکەوە چاودێریەکەین بە شێوەیەکی ورد چاومان لەسەر پرۆژەکەیە وەکەم و کورتیەکانی بە پێی زانیاریەکان 25% ئەو پرۆژە تەواو بووە ئەوەی خەمی مامۆسایە ئەوەی خەمی ئێمەی بەشدار بووە لەو پرۆژە زیاتر پێدانی قستەکانە کە کۆمپانیا بە پێی گرێبەستی نێوانمان مافی خۆیەتی داوایکە بەڵام ئێمە کە بەشێکین لەم کۆمەڵگە و معاناتمان معاناتێکی سەرەکیە کە هەمومان موچەخۆرین ناتوانین لە کاتی خۆیان بە گوێرەی پێویست قستی خانۆکان بین بۆیە داواکارین لە ئیدارەی گەرمیان لە برۆوە بەرهێنان لە حکوومەت کە ئەو پرۆژەی بە هەرچۆنێک بێت تێپەڕان بەسەر مامۆسایانە قیستەکانی یەکجار زۆرە ئەتوانم بڵێم ئەگەر موچە بەڕێک و پێکیش بدرێت مامۆسا کێشەی هەیە گرفتی هەیە لە پێدانیا چونکە قیستەکان زۆرن